بسم الله الرحمن الرحيم. سڵاوتان لێبێ بینەرانی ئازیز و خۆشەویست. خۆشحاڵم لە بەرنامەی گفتوگۆ لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست داین. بەڕێزانم جارەیان گفتوگۆ دەکەین سەبارەت بە چەمچی بەخشندەی لە خۆماندا و بەخشندەی لە هەڵس و کەوتماندا و چۆن بەخشندەی بکەین بە حاڵ لە خۆماندا، چۆن ئێمە مرۆڤێکی بەخشندە بین لەگەڵ خۆمان، لەگەڵ خێزانمان، لەگەڵ کۆمەلگاکەمان و دواتە دوجار لەگەڵ ژیاندا. ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستا دیار شێخ محەممەد زانایی ئاینیمان کردووە. مامۆستا گیان زۆر بەخێر بێ. مامۆستا گیان ئەمڕۆ ئێمە تەوەری بەرنامەکەمان باسی بەخشندەیە. بەڕێزت دەمەوێت سەرەتا تۆ چۆن پێناسەیەکی بەخشندەیمان بۆکەی؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين وهداية للحائرين، سيدنا وحبيبنا وأستاذنا وعظيمنا وقائدنا وقدوتنا وأسوتنا ونبينا ورسولنا وكهفنا وكنفنا وسندنا ومعلمنا ومنقذنا ومرشدنا ومربينا وشفيعنا وتاج رؤوسنا وقرة أعيننا وطب قلوبنا وحادي أرواحنا مولانا محمد وعلى آله وأصحابه وأحبابه وأتباعه وحزبه وجنده ومن اقتدى بهديه واستنى بسنته واقتفى أثره إلى يوم الدين. أما بعد، دەستخۆشی لە جەنابتەکەم، خوای تەعالی خاتە میزانی حەسەناتی هەمووانەوە ئینشاءالله. زۆر سوپاس. سڵاوی خوا لە جەنابت و بینەری بەڕێز بێت. بەخشندەیی واتە ئینفاق، ئەوەیە کە خوای تەعالی ئەمری پێ کردووە. سەرەتا زۆربەی ئاەتەکان لە قورئانە ئەگەر تەسەفحێکی قورئان بکەین، جەولەیەکی تیا بکەین لە سوورەتی فاتحەوە هەتا سوورەتی ناس، زۆربەی ئاەتەکان کە باسی ئینفاق و بەخشندەی ئەکات لە بواری پارە و مادەیە باسەکرێ. بەڵێ. بەڵام دەمەوێت قسەش لەسەرەوە بکەین، بەڵام ویستم پێناسەیەکی گشتگیری بکەین دوجار بێنین سەر ئەم بابەتە. بەڵام مادەم قورئانە فەرمێ وەیەسئەلونەکە ماذا ينفقون قل العفو، لێت چواردە جار وەیەسئەلونەکە هاتووە لە قورئانە. دوو جاریان وەیەسئەلونەکە ماذا ينفقون، جارێکە يسألونك ماذا ينفقون. يكم جار فرمي ويسألونك ماذا ينفقون قل العفو كذلك يبين الله لكم الآيات لعلكم تتفكرون. بيت ألين يا محمد شي بخشين بلا عفو. زانايانا فرمون ما دام قرآن فرمي عفو، إذن با موضوع كلا ماديات دركي بيكينا همو جانبي لجوانب كان جيانه إمش دماني واقع سبكين بلا لا هموش تكا إنفاق وبخشين هي لە هەموو شتێکا کەڕەم و کەریمیەتی هەیە کە کەریم الكريم ناوێکی خوایە، یەکێکە ناوەکانی رب العالمین. یا ئەیوە الئینسان ما غەڕەکە بربک الكريم. کەریم یعنی بەخشندە. هەموو صیفەتێک بۆ خوا سەتاسەتە، هەموو صیفەتێک بۆ عەبد متفاوتە. حتى رسول الله کەڕەمەکەی سەتاسەد نییە بەرامبەر کەڕەمی خوا، کەواتە متفاوتە. ماوەسا بەختیار لە کەڕەمە 50 لە 100 من 30 ئەوی کە 20 وهكذا. ئەم کەڕەمە ئەم بەخشندەیە لە هەموو سوچەکانی ژیان ئەگرێتەوە. ئەخیری ئاەتەکە ئەفەرمێ كذلك يبين الله لكم الآيات، خوا ئاوا ئاەتەکانتان بۆ دەرەخات لعلكم تتفكرون، يعني لعلكم تتفكرون كيف تنفقون، يعني بۆ ئەوەی بیرکەنەوە چۆن ئیبداع و تەفەنون بکەن لە بەخشینە. ئیتر ئەم بەخشینە ئەگەر معنەوی بێ ئەگەر مادی بێ، بەخشینی مادیش کەم نییە، چونکە لە قورئانە فەرمێ ئەلیف لام میم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون. زۆر مهمە تۆ ئیمان بە غەیب هەبێ. ئەم غەیبە یعنی نادیار. ئیمان بە غەیب وات لێ بکە پارەی گیرفانە سەرف بکەی، نەخوات دیوە نە مەلائیکەت دیوە. قەولی ڕاجح ئەوەیە، قورطوبی ئەوە تەرجیح دات، غەیب ئەوەیە کە نادیار بێ. خوایە، مەلائیکەیە، بەنسبەتی ئێمە ڕسوولە، کوتوبە، ڕۆژی قیامەتە، بەهەشت و جەنە و حیساب و سیرات و میزان و هەر هەمووی غەیبە. تۆ ئەو غەیبەوەی لێ کردویت گیرفانت هەڵەتەکێنیت ئەی بە فەقیرێک. ئەو غەیبەوەی لێ کردویت دایم مبتەسیمیت، دایم عەفووەکەی، دایم تەوقەی گەرم، دایم ئیتر فول تاقەیت. ئەم تاقەیە لە پێناوی ئەم غەیبەیە سەرفەکەی. فمەبەستم ئەوەیە ئینفاق مادەم فەرمووی كذلك لعلكم تتفكرون، چۆن ئینفاق بکەن لە هەموو شتێکە، لە ئینفاق لە خواردنە، ئینفاق لە جل و بەرگە، ئینفاق لە مادە و پارەیە، ئینفاق لە معنەویاتە، ئینفاق لە ئیدخالی سرورە، ئینفاق لە دراوسێ، ئینفاق بە هەموو جۆرە ئینفاقەکان. المهم يا ابن آدم أنفق أنفق عليك. بخارية
ئەی بەنی ئادەم تۆ ئەنفق یعنی تۆ ببەخشە من ئەبەخشم لەسەرت ئەگەر بەخشینی معنەوی بوو ئەوە من هەمیشە وات لێ ئەەکەم یەک پارچە تاقەبی و لەناو خەڵکا بتەقیتەوە بەرەو بەهەش بیان بیت ئەگەر بەخشینی مادی بوو دینارێ بە 2 دینارت بۆ نێرم بەڵام بەمەرجێ کە 2 دینارەکەتدا چاوەڕێ نەکەی بڵێ خوا وتێتی 2 دینار بۆ نێەوە بۆی نێر یعنی خوا تاقی نەکرێتەوە زۆر بە یەقینەوە. دوزار قسە لەسەر ئەوش دەکەین ئایا بەخشندەی ئەوەیە دەبێت تۆ چاوەڕێی بەرامبەر بکەی عەتا لەگەڵ بکاتەوە یان نا یان لێگەڕی دەبێت بۆ خۆی قەولێکی سینی هەیە با بڵین پندێکی چینیەکان هەیە زۆر جوانە دەڵێ بەخشین بەخشندەیی وەکو ئەوەیە کە تۆ وەکو چۆن ڕووبارەکان لە ئەسڵدا سەرچاوەکانیان دەریا و زەریاکانن لە ڕێگای کانیاوەکانە دێنە دەرەوە دوجار لە ئاسمانەوە دەبارن دوجار ئەم ڕووبار و ڕووبارانە دروست دەبن کانیاوەکان دروست دەبن و دوجار دەبێت هەر بچێتەوە بۆ کوێ بچێتەوە بۆ دەریاکان کەواتە ئەمە ئاوا پێناسەی بەخشندەی یەکەن یعنی بەخشندەی تۆ هەرچیەکەی کە دەی بەخشندەی لە ڕووی معنەویەوە لە ڕووی مادیەوە دوجار بەخشندەی هەر بە خۆت دەگەڕێتەوە وأنفقوا خيرا لأنفسكم قرآن فەرمێ بەڵێ بەخشندە بن خێری بۆ خۆتانێ چاوەڕێی مقابل مەکە زۆر جوانە ڕاستە مقابل ئەبێ ئەو بە سەلیقە بێ پێغەمبەر صلی الله علیه و سلم مسند ئیمامی ئەحمەد فەرمێ من لم يشكر الناس لم يشكر الله بەڵام تۆ چاوەڕێی ئەو شوکرە ناکەی تۆ لەبەرەوەی معاملە لەگەڵ خوایە بۆیە فاتیمەی کچی محەممەد صلی الله عليه وسلم دیرهەمێکی دا بە فەقیر مسکی لێ ئەدا بۆن وتیانە بۆنەی بۆچی فەرمی تقع الصدقة تقع في يد الله قبل أن تقع في يد السائل ئەکەوێتە دەستی خوا پێشەوەی بگەوێتە دەستی سائیلەکە فەقیرەکە. زۆر مرتاحم لە گفتوگویەکەمان دەبێت مامۆستا باسی ئەوە بکەین باسی بەخشندەی مادی لە کۆمەلگای ئێمەدا کاتێک دێتە سەر مادە بەخشندەی مادی زۆر کە زوات تێدەگەن کە بەخشندەی مادیان هەبوو یان بەخشندەی کوور دەکەنەوە تەنها لەوەی کە تۆ چەند دینارێک دەبەخشی ئایا بەخشندەی کوور دەبێتەوە تەنها لە شتە مادیەکاندا لە کاتێکدا کەسێک محتاجە بەوەی کە تۆ هاوکاری مادی بکەی کاتێ احتیاجات پێویستیەکەت پڕکردەوە دوزار پێویستی مادەکەی نامێنێ لێرەدا کەواتە بەخشندەی کۆتایی دێ ئایا بەخشندەی لە مادەدا کۆتایی دێ و کورت هەڵدێ یان بەخشندەی سەرچاوەیەکە و هەمیشە کانیەکی سازگارە و بەردەوام زیاد دەکا و گەشە دەکا ئەسڵی بەخشندەی لە نەفس و ذات هەیە رسول الله لە بوخاریە فەرمێ دەوڵەمەندی پارە نییە وإنما الغنى غنى النفس دەوڵەمەندی نەفسە وا تەسەور مەکە کەسێکی دەوڵەمەند بتوانێ پارە بدات ئیلا نەفسی تێر بێت ئیلا ئیتیصالی نەبێ لەگەڵ پەروەردگارە جەل جەلاله ئیلا نەفسێکی فراوانی نەبێ ڕۆحێکی فراوانی نەبێ دڵێکی فراوانی نەبێ ناخێکی نەبێ کە دافع بێ بۆ ئەوەی گیرفانی بەڵام پێش گیرفان زۆر شتێکی هەیە بۆیە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێت خراپترین بەخیل ئەو بەخیلەیە من ذکرت عنده فلم يصلي عليه مسند ئیمامی ئەحمەدە بخل نەیوهی پارە بەڵێ وتی بخلی ئەوەی کە سەلەوات نادا لە دیاری من صلى الله عليه وسلم کەواتە مەسائلی ئینفاق و بەخشین زۆر گەورەترەوەی لەوەی بیری لێ بکەیتەوە لە پارە و پولا بێت بۆ ئەم ڕوانگەیە دروست بۆ لای هەندێک کەس واللهی لەوانەیە تەقسیری مامۆستایانی ئاینیش بێت تەقسیری فەهمێک بێت کە لە ناو خەڵکە بڵاو بووە کە ئینفاق و زەکات و سەدەقە هەر لەم بوارایە مع العلم رسول الله فەرمێ لە مسلمە كل معروف صدقة هەموو شتێکی باش صدقەیە هەموو شتێکی باش رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ ئیمان بضع وستون شعبة للفظك بضع وسبعون شعبة هردو لفظك لبخاري مسلم أعلاها كلمة لا إله إلا الله وأدناها إماطة الأذى عن الطريق تنجوانا ربطي كردو بشي بإيمان ولا صدقيش برستله كلا مسلمة أفرمي وإماطة الأذى عن الطريق صدقة نصي حديثي في صلى الله عليه وسلم بزماري هالقرا صدقية آخر أم كدا أنا يتوى قرصة قرمة تموزة سعد دويني والرؤية يتوى بمال والله اشتكي قبابي سيارة قدرها بقرا دابا لنا ورحتي جادك أوستيت دي أو قرصة أم تبريد بجي اللي تويت أخواره أمشتا قرصة شو مجبور بلديه هي حكمت هي أما قرصة يعني أما قرصة يعني قرصة 2000 بيت أو نوبيه أو 2000 شيء 3000 شيء 10000 شيء أما لسا حسابي نفسي خوته قربان ليتيات سيارة بجي اللي خلق أدريني لو أنا لو كاتيا تصوير كريت إماطة الأذى عن الطريق وترسول الله هموما ندانا وبحماو
لەگەڵ ڕێزما بۆ هەموو کەسێکە خزمەتی وڵاتەکەیەکە لە یابان گەورەترین کەس کە ڕاتب وەرگێ ڕاتبەکەی زۆر بێ حەماڵە پێڵێن گوڵی سەرجادە لە ئەڵمانیا کەسێک کارگوزاری سەرشەقامەکان ئەڵمانی نەبێ ناتوانێت ببێتە کارگوزاری سەرشەقامەکان چکە وڵاتەکەی خۆش دەوێت وڵاتەکەی خۆی پاک دەکات کەواتە متمانەیان بەوەیە کە خەڵکی ئەڵمانیا بێ هیچ کەسێ وەکو ئەڵمانی خزمەتی ئەڵمانیا ناکات زۆر جوانە بەڵام پێغەمبەر هەر پێش 1400 ساڵ هەمومانی ناوناوە حەماڵ لەم دینە هەمومان ناوناوە کە ناس ئەبێ هەمومان کە ناس بین ئەمە یەکێک بابێکی زۆر گەورەی لە بابی بەخشندەی و ئینفاقەوە زۆر باشە مامۆستا لە مەسەرەی بەخشندەیی دەمەوێت قسە لەسەر ئەوەی بکەین ئایا هەر بەخشندەیی لە ذاتی ئینسانایە وەکو شتێک لەگەڵ ذاتی ئینسانە خۆی گەورە خوڵقاندوویەتی بۆی کەسێکی موسڵمان دەبەخشێ باوەڕی بەوە هەیە کە دوجار ڕۆژێک دێت دەستگرۆی هەژارانی کردو کەسێکی محتاجی کردو لە هەر ڕوویەکەو بێ ئەوە قیامەتێک هەیە لەوێ پاداش وەردەگرێتەوە ئەگەر لە دنیاش نێتەوە ڕێگای بەڵام کەسێک کە ناموتەدەینە کەسێک کە باوەڕی بە قیامەت و بەغیبیات نییە بەخوا نییە پەنا بەخوا ئەمانە چ دافعێک هەیە بەوەی کە دەبەخشن بەڵێ موسڵمانەکە دافعەکەی خوا و پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم تشجيع و تحفيزی کردووە کە لە قیامەتە ئەو کەسێک کە سەدەقە بکات إن كل امرئ لابن حبانة كل امرئ في ظل صدقته حتى يقضى بين الناس همو كسيك كالصدقة أدات لجير سيبري صدقة كي خواتي أما يكيك لدافع كان كالقيامة فريا كوي 7 يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله بخاري مسلم حديث أبو هريرة ورجل تصدق بيمينه فأخفاها عن شماله حتى لا تعلم شماله ما أنفقت يمينه أو يكيك لو حو تاقميك لجير سيبروا رعاية خوشي قيامتها أما ويليكات تحفيز وتشجيعيكات دوهم شتا إنسانيكا أم برايك كبراي إيمية طبعا الناس صنفان إمام علي فرميتي إما أخ لك في الدين أو نظير لك في الخلق براي أو كسيك بروين يا بخوا أو كسيك يهودية النصرانية هرشي براي إيمية بلام لا دعوة لنظري أو جاء إيمج دام عن دعوة فإما هم من باوك آدم ودايك حواكم أنا كاتو يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى كواتبراي إيمية أم برايك إيمان مسلكي إيمي نقرتوها طبعا لسطها بنجاي شريك باب زاني شنك لا إله إلا الله أولا لا إله إلا المادة والطبيعة كواتا بنجاب بنجاين إيما بس إيمانين إلا الله بنجاك ولا بالسر أم بنجاي كذا هول بين أيش بين رايكشين كواتا بنجاب متفقين لقليا لا إله لا إله أولا إلا الطبيعة منهم إلا الله أم برايك إيمانين يا بخوا دافعك إنسانيته دافعك دنياية دافعك جاري واحد پروردي مالكيه هندي پرورده هي لما هندي شتي پرورده هي علاقه بتدينه بويا رسول الله وشتي ربطك وحي واخلاق انما بعثت لاتمم صالح الاخلاق للفظ امام احمد مكارم الاخلاق كوات الصالح اخلاق هاتو بوي طواويك بيش بيغمريش هر هبوه رسول الله هاتو طواويك صلى الله عليه وسلم كوات اخلاق كان روشته كان شتجوانا كان شتبها كان شتبقيمه كان شتشيرين كان شردنيه لمالي اهل دينا هذه اصلا لذاتي انسان ده خلقه وبلام ئاین دێ پەرەی پێدەدا ئاینیەت ئاڵشێنیەکات زۆر جوان پەرەی پێدەدا تەشجیع دەکات تەحفیز دەکات یعنی شتی باشت بۆ دائانێ هەم لە دنیا هەم لە ئاخرەت با بزانی مامۆستا بەختیار ئەو کەسەی کە ئیمانی ژینیە بەخوا ئەویش هەر ئەجر و پاداشتی هەیە لە دنیا ئەجر و پاداشتەکەی فڵان کەس زۆر ئەهلی دینیش نییە بە زۆر دەست بڵاوە زۆر یعنی بەخشندەیە ئەو سومعەیە رسول الله ناوی ناوە بە ئەجر و پاداش زۆر باشە مامۆستا چاکەکردن و پیاوەتی دەستنە چوارچەوەی ئەوەی کە بەخشندەی بێ مرۆڤەکان لەگەڵ ئەوانی تردا یعنی چۆن چاکەکردن تۆ چاکەیەک لەگەڵ خەڵک دەکەی بەمادە بێ بە پێکەنین بێ تەبەسوم بێ ئەوەی بەڕێزت باست کرد تەبەسومك فی وجه أخیک صەدەقە یان ئەوە بێ ئیماطة الأذى عن الطريق شتێک لەسەر ڕێگا لا دەبەی ڕێگایەک بۆ خەڵک خۆش دەکەی ئاوێک دەدەی بە خەڵکێک هەر جۆرە هاوکارێک بێ ئەم جۆرە چاکەکردنە پیاوەتێک لەگەڵ خەڵکا دەکەی وەکو لە کوردەواری خۆماندا دەڵێ دەی پیاوەتێکم لەگەڵ کەوتخوا وەرە ئەو سیارەکەم کوژاوەتەوە لەگەڵ ماپاڵێ بنمونە یعنی ئەمانەش هەر ناچنە چوارچەوەی بەخشندەی ئینسانەوە رسول الله پێناسەکەی بۆ کردنی فەرمووی كل معروف صدق هەرچی چاکە تۆ ئەبینی چاکە چییە یان خزمەتی عیبادە یان خزمەتی بیلادە ئەمە چاکەیە خزمەتی بەندەکان خزمەتی سەر ئەرز چونکە قورئان فەرمووی واستعمركم فيها استعمسين وتا لزماني عربي اگر كوبيتو لكلمه طلبه داواكاريه داواي اعماري ارزكو ذاتكان دلكان نفسكان مالكان هموي
وإذا تولى سعى في الأرض ليفسد فيها ويهلك الحرث والنسل. ابن باز بر أحمد بي أفرمي أقل لحديقية كابيت دول روي جناتو بيسري برس قوانا ركان قري بيو بيو بيسري باتشي منكا الله هو إهلاكي حرث نسله هو كسيك نية كلا الدنيا تيجيش تبيت لجيان تيجيش تبيت فإما علين همو معروفيك همو شاكيك همو باشيك أو دانك آفرتك بغي بني إسرائيل حيث كي بخاري مسلمة فنزع دموقها للفظ مسلمة موق يعني باتا كي دا كان كردي ببيركيا وداي بصقكا دول الرجانات بيسري برس أجلكم الله فشكر الله لها للفظك خواص واسيك للفظك فغفر الله لها خوي تعالى لي خوشبو اما بقى لهمان كاتا آفتي شوت دوزخوا في هرة لا بشي ليك لا هي أطعمتها ولا هي سقتها ولا هي دعتها أن تأكل من خشاش الأرض إذ حبستها سجنيك هيج هم الرجليش اللي يكتب الله آفتكيش ممكن نشكر بوبه آفرتك كلا بخاري باس يا كابي صلى الله عليه وسلم أفرمي كثيرة الصلاة والصدقة صدقة بخشيني هبوه نيرجي هبوه شو نيرجي هبوه أيوتي حالي شو نقل دراوسيها والله أيوتي أن تؤذي جارها لقل زماني باجني نقل دراوسيها فرمي لا خير فيها إنها في النار للفظ بخارية إنها في النار لا خير فيها أيتيانية أولا دوزخايا كوات الزمان جي بخشينة جي صدقية جي كرمة جي أوي بتكابك كسيكي كريم هر أوانية دسكي بقي الفانا قرآن بويا ما أنفقتم من نفقة نكيرية هر تشيك بيت آياتي كافر فرمي وما أنفقتم من نفقة صغيرة وما أنفقوا من نفقة صغيرة ولا كبيرة شوكو قورا كواتا نفقة شرنية كسيك بلي والله من بارم بينيا صدقة لسرنية يعني لكاتي تعزيها سير رجل يتر من صدقة نادم أفرمي الذين أنفقوا في السراء والضراء كواتا الصدقة وبخشين شتيك لهمو كاتكاتو بيدي بير النتي أفرمي الذين ينفقون بالليل والنهار سرا وعلانية شو روج سر علن صدقة شتيك لقلتها أجي لقلتها جياوة ولقل نيوجا لمقام نيوجا هاتوا الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور أو كسيك إنفاقك إنفاقي بارا بيكنين بنيتك زاني إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى كي شيء ما حسني بصري أفرمين يكشد جيرم خواردو ودسيو أيوج نية إنسانك نية كان ما نية إما وازين بس نية بو عباداته نية شتيك نية بركابو صالك بركابو بينز روش أبي همو عملك نيتي لقلابي خلقينا رسول الله صلى الله عليه وسلم فرمي هج كسي لبخارية حديث سعدي كريبي وقاص كوشكا كبرز كي توبي كي دمي خيزان توا صدقية كم كزوب كات زور باشا ما مصدقين لسر بابتي خيزانيش لسر خيزانيش دوستين يوادارين كاتك درفتمان بيبدا إن شاء الله لسر شمكا كان حزدا كم يعني شمك بشمك أقل بكري غسيل سر بكين لبروي زور جار مرور لكوملقا كاحتكاك دكا لقل كوملقا بركوتني دبي لقل كوملقا لقل بردوان لبازار لهر شوينكا هەندێک شت دەبینێ وای لێ دەکا کە زۆر جار تووشی بێتاقەتی و ناڕەحەتیش دەکات بەڵام بێگومان هەندێک شتیش دەبینێ کە زۆر خۆشحاڵی دەکات بابەتی ڕێزگرتن چەمچی ڕێزگرتن ئەگەر قسە لەسەر بکەین بەڵێ احترامی متەبادل ئەوەی کە هەیە بەڵێ مەسەڵەن تۆ کەسێک دەبینی دەڵێن ئەمە پیاوێکی زۆر باشە باشەکەی ئەگەر لێی پرسی باشەکەی چیە وەڵای زۆر ڕێزی خەڵکەگرێ بەڵێ واجب وایە لەسەر هەموو موسڵمانێک كالريزي مقابل بقري بيقومان رسول الله صلى الله عليه وسلم فرموي سكل سروي امانش دسنا بابتي بخشنديه ودسنا شوارتي بخشنديه والله إسا خدمتك رسول الله صلى الله عليه وسلم البخاري ومسلم حديث عبد الله كري عمرو كري عاص فرمويان أي الإسلام خير فرمي أن تطعم الطعام يكم دوهم سلام كيلوي أي ناسي ونايناسي أي ناسي ونايناسي سلام كردن أمريكي خداينية أمريكي خداية وإذا حييتم بتحية فحيوا بأحسن منها أو ردوها سلام كردن سنته بلام جوابك فرضه سلام كردن لمقابل يعني شي يعني أو سلامانية معناه كي السلام عليكم معناه لقلتو بأشتي بجي معناه أوي سلام بي شرم بيانية أشتين بي حرب بيانية خيرم بي خوينم بيانية شوانا من يك بارشة لقلتام يك بارشة الريز اللي أقرم خيانة اللي ناكم كواتا سلم همو جانم سلم بوتو كواتا ماشي باشترين صدقة وإنفاق كتو إدخال السرور يا خي تدلي إنسان يكوا سرور كتشيا أو يكسر لا يؤمن أحدكم بيعمل صلى الله عليه وسلم المؤمن من سلم المسلمون من لسانه ويده إيمان دار أو إيمان داريك إيمان دار ومسلمان سلامة ولدست زماني توك مقابل سلامة ولدست زمان دراوسيكت لا يأمن والله همش تكوت هيدا دست زمان همش تكوت أو دورترين إنفاق وبخشينا أو جاكوا خلق خوي لسر أو
پەروەردەکردایە. رسول الله صلى الله عليه وسلم کاتێکە مصافحەیە کرد صحابە ئەفەرمون والله قەت پێغەمبەر دەستی نەئەکشاندەوە هەر تا مقابل دەستی کشاندایەتەوە صلى الله عليه وسلم، چونکە زانیویەتی ئەمە دڵفراوانیە. ما من مؤمن يلتقي بأخيه فيتصافحان إلا تساقطت ذنوبهما. الله أكبر. إلا گوناهەکانیان هەڵەوەرێ. پێغەمبەر صلى الله عليه وسلم حەزی کردووە هەر تا آخر لحظة هەر هەڵوەرێ، هەر تا قووەتی تیابێ، هەر تا ئەو بێتاقەت دەبێ، چونکە ئەم بێتاقەت نابێت. چونکە بێتاقەت نابێت چاو لە خوا ئەکات، دەبێت ئینسان چاو لە خوا بکات. سەحابەکە هاتە خزمەتی پێغەمبەر فەرمووی ئەی پێغەمبەری خوا تاوانەکەم و تەوبە ئەکەم خوا لێم خۆشە بێ؟ وتی بەڵێ. وتی تاوانەکەم و هەمیسان تەوبە ئەکەم هەل خوا لێم خۆشە بێ؟ وتی بەڵێ. وتی تاوانەکەم سێم جار. وتی با زۆر نەڕوات ئەم برادەرە. وتی إن الله لا يمل حتى تملوا. خوا بێتاقەت دەمێت تا ئێوە بێتاقەتە بن. کەواتە ئەبێ ئێمە لەم مەسائلانە بێتاقەت نەبین. کەی بێتاقەت بووین ئەو کاتە بابی ئینفاقمان لەسەر خۆمان داخستەوە. زۆر باشە مامۆستا. پێکەنین تەبەسوم. بەڵێ. کەسێک دەبینی زۆر لەگەڵ خەڵک کراوەیە ڕووگەشە، هیچ پارەیەکی نییە بیدا بە خەڵک، بەڵام بەردەوام کەسێکی ڕووگەشە، کەسێکی کراوەیە، قسێکی قسە خۆشە، کەسێکە لە دووریەوە دەبینی هەستەکەی فەڕاحیەک، ئارامیەک، سرورێک بەناو دڵ و ڕوح و ژیانت دادێ. پێکەنین کلیلە، ئیبتیسامە کلیلە بۆ ناو دڵ. زۆر عیبە بۆ ئینسان عەبوز بێ. من خەڵکانم دیوە وەم زانیوە لە دۆزە خواتونەتەوە. وەم زانیوە گرفتێکی لەگەڵمە هەیە. مشکلەیەکی هەیە. خوای تەعالا کردی بە 16 ساڵ 5 ساڵ بالغ بوویت. بووی بە 20 ساڵ ژنێ هێنا، بووی بە 22 ساڵ مناڵە بوو، پارەت بوو، سایارەت بوو، ئەرزەت بوو، خانووت بوو، هەر پێ نەکەنی. ئەیان پێکەنی بۆ کەی هەڵگرتووە؟ واجبە لەسەر تۆ پێ بکەنی بۆ ڕۆژی گرانی. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ وتبسمك للفظك وابتسامتك بوجه أخيك صدقة لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طليق للفظك بوجه طلق للفظك هذا لفظك مسلمة بوجه طلق كراوة دائما منطلق لسر فيها بشوار دخوربة دائما فيها كان بدم خلقه دائما ضلوا حوشة بو خلق دائما باوش بكروا بو خلق دائما باق واجعلوا بيوتكم قبلة ماڵتان با قیبلە بێ بۆ خەڵک لە دەرگاتان بات مشکلە دەرگا دامەخە موبایل دامەخە دەموچاومەیە بەیەکە ئەمانە ئەوێ کراوە بی ئەگەر وانە بووی بەخوا خەڵک نایە بۆ ماڵ نایە بۆ ماڵت حەز ناکە قورئان فەرمێ لا تدخلوا بيوتا حتى تستأنسوا خوي أصل ولا بلا حتى تستأذنوا يعني إذن وأتي تستأنسوا أنس أبي بدم لقادر مكان يا أخوة بخير يسر تشاوم ببيكين وبيت نقبة من رموشي وفن ويلا بوجود أما يناوي قرآن تستأذنوا يناوي تستأنسوا أبو علي مودودو فرمي همو استئناس استئذانة بلام همو استئذانة استئناس نية جوانا فأنا بيسمان بو استئناسية بيسمان بو بقربانية يا أخوة بخير بكاكي جان بخير يسر تشاوم مالەکەت روشن کردینەوە ڕوون کردەوە ڕۆشنت کردەوە هەموو پێش دقە جارێک قسەیەکی وا کاتەوە لێکا میوانەکە هاتە دەرەوە وڵای خەجاڵەتی کردم ئەم ڕێز و تەرتیبە چی بێ کورد و توێتی دەمە چی لێکەمە ئەگەر باسی ئەجر و پاداشیش دەکەین هەر زمانی خۆش خۆشە زمانی شیرین شیرینە هەموو کەسێک هەموو عاقلەیەک لەگەڵ وایە کە زمانە شیرین بێ کەس نییە بۆ پێ ناکەری کەس و توێتی هیچ مەلایەکی وتوە دیان عەورەتە پێ بکەنە با دیانە خەڵک بیبینن ئەوەی تۆ دایشاری عەورەتەکانە قوبل و دوبڕە لە پیاوە لە سڕۆ دەست پێەکە هەرتا أجنو آفرتيش همو يعني عورته باستثناء إذا مشاو دزنبه ذكرت دياني جي عورت ني آفرت ابتسامة بويا لقرآن هاتوا فضحكت باسي خزاني إبراهيم كواتا هاتوا ضحك هاتوا باسي فتبسم ضاحكا من قولها سليمان عليه السلام يكيك لصفات بيغمبران صلى الله عليه وسلم همويان بيغمبري خوما أو نبيكني حتى بدت نواجذه حتى ديانا كان هموي درك صلى الله عليه وسلم زور باشا مع مستا أمان من همو باس كرتن بلام بابەتێک کە لەوانەیە زۆر خەڵک پێی وابێ ئەمە بەخشندەی تێدا نیە گریان تۆ کەسێکی عزیز و خۆشەویستی منی ئازیزی منی تووشی ناڕەحەتێک بووی تووشی ئەسەفێک بووی تووشی گرفتاریەک بووی ڕاستە ئەبێ هەوڵی دڵخۆشی بدەم هەوڵی ئارام و سکوونەتی تۆ بدەم بەڵام لەو لەحزەیەدا کە ئەو مرۆڤە زۆر خەمبارە پێویست نییە تۆش ئەگەر بە لەحزەیەکیش بێ بەگریان بێ ئەم بە بەخشندەی تۆ ناگەێنێ کە تۆ دەتەوێ ئەو وا لێ بکەی کە تۆش دەتەوێ شەریکی غەمی بی شەریکی ناڕەحەتێکی بی ناتوێ بە تەنیا شانی بچێتە ژێر ئەو ناڕەحەت و بارگرانی قورسە خێزان ژن و مێرد کە دوزار دەمێ هەر فراوانتر باسی خێزان بکەین ئەگەر پیاوەکە یعنی ئەمە سڕی کلیلی ئەوەیە کە پیا و ژن بەیەکەوە مدارایەکی باشیان هەبێ خۆشەویستی و مەحەبەتی باشیان هەبێ لە کاتێکدا پیاوەکە تووڕێیە ئافرەتەکە نابێ پێ بکەنێ
لە کاتێکدا پیاوەکە هەستەکە پیاوەکە نیگەرانەیان بە پێچوان و ئافرەتەکە نیگەرانە نابێ ئەمیان پێ بکەنێ و دڵخۆشی دەربڕێ کاتی ئەو هەستەکە کۆستێکی کەوتووە ئەمیش بەشدار بێ لە کۆستکەوتنەکەی ئەمەش ناچێتە چوارچێوەی بەخشندەیەوە ئەوە قودوەی ئیمانداران و قودوەی هەموو ئینسانیەت کە محەممەد صلی الله عليه وسلم لە بوخاری مسلمە کاتێک کە ئیبراهیمی کوڕی کە ساڵێک و 2 مانگ ژیاوە وفاتی کردووە دەستی کردە گریان عبدالرحمن کوڕی عوف هاتە ژوورەوە وتی وأنت كذلك أو تويش وتي إنها رحمة في قلبي إن العين لتدمع وإن القلب لا يحزن ولا أقول إلا ما يرضي الرب وإنا لفراقك يا إبراهيم لمحزونون أم قريانة جزءك الإنسانية عينان لا تمسهما النار وكل تلمذيها هاتوا دوتشا وهي هميشنات أقريد وزغنيان سوتين عين بكت من خشية الله وعين باتت تحرس في سبيل الله أقر بدأ يمرو في كامل دي أبيت جميع همو مواصفات كتابه قريان يعني شيء مواصفات قريان أورشينا بويا كسيك جاري ويا خوي أقرين قرق بنوع قبل دموشاو خليك سرية إيش شو كان أقريد كيت أخواره يكسر إسراء كواتا أورشيني دوا أبي أو قريانة هبي قريان لحد أو قرياني كصوتي بيوني أو قرياني كخود داني شوي هدوء أبي إنسان أبو الدرداء جني هنا أبو الدرداء وتي درداء يشتا الدرداء يا نبو وتي درداء وتي جيان تي ده بيكو بجينا تأخير وتي بالله تي كمن تورب وانتو تورب كتوش تورب ومن تورب تمام بو أوي بنزين وآجرنا عليك إيه مك يا شمع نوية جنكت وربي في وكالة توشيد بس المناطق إيه بوش يا أخو إنسانة يان في وكالة كاتيا كتوربي تخو بقرا غضب دقيقة رسول الله صلى الله عليه وسلم فرمي توربون جرمية كتوشتبه لشيطان أو شيطان خلق من النار يكسب الشلطة دي أبدا مشاهدة شاكبي كتوربي بيبي قصاص بنقى توربي دزنيوش بقرا يعني دانش بي هلص بي صابو دانش راكشة بله اگر توربي كاكا بيالا يبشكينا يتربوز لو دمو شايوجنا كتكي بخريطة دواي أول طلعكي إنجا ما مصاي عيني فريامك وسعادي عن زي شو تخواجنا كان بوجه مو هاكي إنسان به كنترول بدس خوته وبه ليس الشديد بالسرعة إنما الشديد الذي يملك نفسه عند الغضب فتو أبي مقابل هرتشيكي هبو لكاتي تعزيها بيكاني نابي هاش كسي فيه بكني ديارة تختيك نقصان مثلا دول الرجال نابتو بيزاري برس لكاتي شاي وجن قريان نابي بوش إلا قرياني فرحة لعلم النفس قرياني كلا خوشية دو كسي خوشويز ما وشي زور دور بالضبط ليك دور بيك شاد من صالة نديوه لو أنا يدو فرميز بيت أخوة واجب بيت أخوة چونك أو فرميز كي خوشية أو نك إما تقي خوشي ناكي فرميز كي خوشي الرجين فأما مسائل أنا بيويستيان بوايا كإنسان بخشن دبيت يا أو قريانا خلق ليتي أنا جيشتوه أجينا قريان زور شتيكي مهمة قريان أجل لبيناوي خوايا به لبيناوي قيامتها به أجيب بأجر باداش هرشتي توبيا لقيامة بيشت خات لنا راحت يكاني قيامة ناراحت يكاني بوكم كاتوا أواجه بابي إنفاق وبخش زور باشا ما مصلح دمانوي يعني باسي بخشندي بكين ب يعني شون دكري بكري بتوريشي سرشي لإنسان ده يعني إنسان هموجياني بكا ببخشندي بيكنيني قرياني مصافحة وتوقع كردني سلام كردني بخشيني بمال هم أمانة شون أم حالة لذاتي إنسانة باسي أمان كرك لذاتي إنسانة خلقاوة بخشندي هي لذاتي إنسانة بلا أمد شون دبيتها حال لإنسانة شون دب إنسان وادك همو لحظيشي هزكا دەبێ بەخشن دەبێت لەگەڵ دەور و بەرەکەی لەگەڵ ژینگەکەی لەگەڵ زەوی و لەگەڵ زەویە لەگەڵ دروستکراوەکانی خوای لەگەڵ دار و دیوارە لەگەڵ هەموو شتێکە یعنی چۆن ژیان بکەین بە سەرچاوی بەخشندەی بە چاوگی بەخشندەی بەڵێ طبعا ئەم مەسئلەیەکی قورس بەڵێ من لە بەرنامەیەکە هەر لە خۆ بەم خەڵکە بڵێم هەموو ژیانم بکە بە بەخشندەی قورس بەڵێ ئیمامی غەزالی جوابمانایەتەوە لە ئیحیایە ئەفەرمێ پێویستی بە ڕیاضە و وەرزشە بەڵێ هەچ کەسێ ئەم ڕیاضە و وەرزشە طریقەکەی چییە؟ ئەوەڵەن ئەبێ ئەو ئێمە باسی طبعا موسڵمانەکەین بەڵێ باسی کەسانی موسڵمانەکەین باسی کەسانی ملتەزیمەکەین ئەوەڵەن ئەبێ هەوڵ بین بزانین خێری ئێمە کێشەیەکمانەیە نازانین خێری خۆمان لە چی هەیە ئەبێ ئێمە هەوڵ بین بزانین خێری خۆمان لە چی هەیە خێرمان لە تووڕەبوونایە یان لە دەموچاوگەشیایە خێرمان لە تەوقایە یان تەوقە نەکەم خێرمان لە پارەدانایە یان هەر بیبین محسابی کەم يحسب أن ماله أخلده جمع يجمع للفظك لقراءتك جمع يعني شيء ويل لكل همزة لمزة الذي جمع ماله وعدده قراءة متواترة يعني هر أبي بزاني لواعي من كسك ما دي بمهر سيري كم هر خو بخوم من ألم كسك أطواني أم مسألة يبكى كخواويز به
خەڵک ویست بێ خاگویست بێ خۆنەویست بێ ئەگەر کەسێک ئەم حقیقەتانەی بۆ دەرکەوت و بزانێ وەرەقە و قەڵەمێ بێنە لەگەڵ خۆیە هەموو ڕۆژە تەسبیح حساب بکات مراقبەی نەفسی خۆی بکات بەرامبەر خوا خۆی پشکێنێ ئیسا کاتێکە دوعاکەی حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا وزنوا أعمالكم قبل أن توزن عليكم قول عمر رضي الله عنه زۆر حیفە بۆ ئێمە ڕۆژانە محاسبەی خۆمان نەکەین هەر محاسبە 5 دقەیە کاتێککە سەرەخەیتە سەر سەرینەکە سەعات 12 شەو کە ئەخەویت یەک محاسبەی خۆت بکە لەگەڵ خوا خۆت بشکێنە بڵێ خوایە من حەقیرم من فەقیرم من بێدەسەڵاتم من هەژارم من نەدارم من هیچم خۆ کەس گوێی لێ نییە بەس لەگەڵ خوایە من کە لەسەر جا دەبینیم گوێم لێ نەبوو تۆ بڵێ من فەقیرم من زەلیلم ئەوە بەس بینی خۆت و خوایە فخۆ بشکێنە بۆەوەی خوا هەرچی شتی باشە بداتێ والله قادرە مقتدرە قدیرە هەرتێکی لە قورئان هاتووە قادر مقتدر قدير اشتقاق قدرة فقدرة مطلقي في إخوائي تعالى رسول الله عليه الصلاة والسلام يكي لو شاني كمواصفاتاني كبيبوة علين طبيبة طبيب يعني شيء ما مسابق يعني بزيش كواني كابرا يد ولا سرسري خلقه هاد ولا يوتي أي بيغمر إخوة إذن فيها بدأت خوا بعزينا بكم فرمي زور باشا حزليتي أترضاه لعمتك لخالتك لأختك لأمك بودايك وخشك بوبور تخشك باوك بيت تخشك دايك بيت تينا والله تي الناس كذلك خلقي دعواه الله دسي خسر دلم صلى الله عليه وسلم اللهم اغفر ذنبه خوايا لا جناحي خوش بي واهديه هدايتي بدا إن جا دواي أو الله سيرم كده والله الزنا أقبح شدد دائما باشا أمام بشر يقوي كمحمد أي إخوات شو أنا جل جلاله فبيسبان بويا شنا لشتكان تيبقين شنا دراستي قرآن كين شنا دراستي بياو شاكان كين أحب الصالحين ولست منهم أو بياو شاكان شتياني هو في ربي بزانن شون بوا كاكا بياو شاكا بوا هموش يسي صدركات نيجي هبو أي تو شنن هي أي تو أكو عربي قال لي لا أزيد ولا أنقص راستك والله لا تزيد ولا تنقص نيجا كاني نيورو لكاتي دوانزو دقا نيجي نيورو بيتو دويكي أما لا تزيد ولا تنقص أما حقيقي نيجي الدعوة فإما بك سيري صالحين بخويني بياو شاكان اینجا سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاکە هەموو کەسێک قودوەیەکی هەیە هەموو کەسێک کاکەیەک و شێخێک و وەستایەک و مامۆستایەکی هەیە مامۆستای ئێمە رسول الله صلی الله عليه وسلم پێش ئەوەی حەدیثی بوخاری و مسلم خوێنینەوە بێ سیرەی پێغەمبەر بخوێنینەوە یەکێ لە گرفتی ئەم گەنجانە ئەوەیە حەدیث هەخوێننەوە سیرە ناخوێننەوە بۆیە دوو حەدیثی لەبەرە لەوانەیە بەرامبەر مامۆستایەکی ئاینی بێئەدەبی بکە یعنی دوو لە موسڵمانی بەڕێز ئەوە بۆ لەبەرەوەی سیرەی پێغەمبەری نەخوێنێتەوە إن لم تكن مع الرسول نفسه فكن مع نفسه فرمودەکەی پێ بەڵام ئەدەبی بەکارهێنان و مامەڵەکردن لەگەڵ فرمودەکەی بۆیە پێویستمان بە سیرەیە بزانین رسول الله شون متى أنفق وكيف أنفق ولمن أنفق زۆر باشە مامۆستا لەسەر ئەوەی کە بەچێ دەبەخشی لە کێیە دەبەخشی بەخشندەی پێویستە مرۆڤەکان تەوقیتەکەی بزانن کاتەکەی بزانن لە چ کاتێکا چیەکەن ئەبێ بیقۆزیتەوە الدنيا هموي فرصة أما قصي محمد قطبة دنيا حياة هموي فرصته أبي بيقوزي توبزاني كي شيري ميداني شورا بيشوا بويا ابن تيمية قاعدتي بوداناوين لمجموعة فرمي ليس الكيس الذي يعرف الخير من الشر عقل أو عقلانية كخير وشر اللي يجي عكاته عقل أو عقلية يعرف خير الخيرين وشر الشرين دو خيري لبردسا يبزاني كوامان بقى وتبيكا دو شري لبردسا كمان أهون ترى بكات بلا أبي إنساني عاقل أوابه نيجي جماعة مان هي سر قبران مان هي شيطان ونيرب ولا كي وانصاب اختيار شيطان الله برو نيجي جماعتك جماعة لا إمام أحمد فرزك هكا برو جماعتك وكا أي أو مردنك قيراطاني هي دو قيراط وتيان قيراط شيء الرحمن بقربان به وتي كل قيراط وكو كيوي أحد ويا لبهش لأجر بعد أشرع ديتو بتشي بوسر قبران وكفنوا دفنوا مرد وكا يمشي نيجي جماعتك اوكي فبخيرك بزاني كواما خيريتك كنتم خير أمة أخرجت للناس أزاني أخرجت سيد قطب شون تصويرك أفرمي مفاجأة أبي مسلمان مفاجئ به دراسيك سياريك خيزانك نخوشه مفاجأة سيارة دركم شورا بردم أما مشيري ميدانا أما فرياكوا وفي ذلك فليتنافس المتنافسون بوي القرآن فرمي وسارعوا إلى مغفرة من ربكم وسابقوا مسابقة ففروا إلى الله ففروا يعني شي ففروا يعني فراك ولا إخوة فرار مكان لا إخوة إخوة شو نيكي نيتو بشي بولاي ففروا بم أعمال خيريانا ففروا بم إنفاق ففروا بم يكنين ففروا بدس دريش كبو مسلمان ففروا دس بينا بسريهتي وفرميتي نوصة علم النفس بانا لين إما دامنا ورسول الله ديناه دس هنان بسريهتي وإلى قيتشيه هستكيد يكسر أو دس أي باب ودل أزاني أم هتيو بيباوكا تو خود باوكي بيسي بدستك نالي باري بدري الله بس دستك چونك أزاني كدستو بيانا عقاد ليه بي بلام هيوا هيا تشاي في هالناية
هیوا هەیە دراوسەکەیان ئەرمەلەیە و ئافرەتێکە هەر نازانێ ئەمە کێ ئەیداتێک هەیەی نیەتی ئەیخوا نایخوا بۆیە ڕسول الله فەرمیەتی ئەنا وەکافیل اليەتیمی کە هاتەین کافیل یەتیم کە هاتەین لەکوێ لەسەر بابی بەهەشت یعنی بە یەک وەچینە ژوورەوە بۆ بەهەشت رسول الله صلى الله عليه وسلم أما قصي كل كما لا وشد نية أما قصي رسول الله يعني صلى الله عليه وسلم هر بابتك دكموتو وهذا كي كمن هلا سرو بوستي زور سپاس ما مستاجر باسي خێزان بکەین باوک سەرەتا لە ژن و مێردەوە بەردەوام پیا و چاوی لە بەخشندەی ژنەکەیەتی چۆن بەخشندە بێ بەرامبەری کاتێ لە شوێنێکی دوورەوە دەگەڕێتەوە بۆ ماڵەوە بە چ شێوازێک مامەڵی لەگەڵ دەکا بە چ شێوازێک پێشوازی لەیەکە باسی ئەومان کرد کە ئەم تووڕە بوو ئەویان بەڵێ ئەمیان هێواش بێ ئەمیان ئارام بێ بە پێچەوانەشەوە مامۆستا پیا و وەسفی ئەوە کراوە کە پیا و قەڵایەکە بۆ ئافرەت بەڵام ئافرەتیش زەمینەی دروستکردنی قەڵایەکەیە چۆن خێزان بەیەکەوە ژن و پیا و دەبێ بەخشندە بن بۆ ئەوەی منداڵەکانیشان نەوەکانیشان چکە کۆمەلگا لە چی پێک دێ دوزار لە خێزانەکان پێک دێ چۆن ئەمان بەخشندە بن بەیەکەوە بۆی بەخشندەی ببێ بە حەیات ببێ بە ژیان ببێ بە هەموو شتێک لە ژیانی مرۆڤەکانە یەکێ طبعا قورئان مصطلحێکی بەکارێنەوە بۆ پیا و ناوی قیوامەیە الرجال قوامون على النساء قیوامە یعنی چی؟ یعنی پیاون بەسەر ئافرەتەکانەوە بەچی؟ بدوشت بما فضل الله بعضهم على بعض وبما أنفقوا ببخشين پیاوەتی کاتێ پیاوە لە ماڵ ئەبێ ببەخشێ ئەگەر نەیبەخشی قیوامەی لە ژێر دەسا لا ئەچێت کەواتە ئینس بۆیە رسول الله فەرمی خير دين لە مسلمایە خير دينار ينفقه الرجل على عياله وعلى دابته وعلى أصحابه في سبيل الله خێزانی عیال ژن و ماڵ و مناڵ دابەتیهی سایرەت پێیە بەڵام سیارەکە وێران بووە پارەیژم پێ جات خوا دوو لە ڕووی جەنابە عەمری و پارەیە نەمێنێ من سیارەکەم چاک نەکەم على دابەتیهی ئیتر چ دابەی و حشتر و ئەو تەرتیبە بێ کاتی مصطلحی خۆیان چ کاتی ئێمە بێ بۆ نمونە وعلى أصحابه برادەرەکانی فئافرەت جزئێکە لە پیاو تجزئنا یەک وخلق من أنفسكم هەچ کاتێ لەوە تێ بگەم کە جزئێکە لە من هەرچیەکم لە دەسەڵاتە بێ بۆی سەرفەکەم چونکە جزئێکە لە من پارچەیەکە لە من بۆیە قورئان فەرمێ والليل إذا يغشى والنهار إذا تجلى وما خلق الذكر والأنثى ذكر وأنثى لسياق شەو ڕۆژە هاتوون شەو ڕۆژ قەت بینیتە شەوێک هەر شەو بێ يعني 24 ساعة شەو بێ نییە ئەبێت جزئێ ڕۆژ جزئێ شەو بەیەکۆ کەواتە خلق الذكر والأنثى لسياق شەو ڕۆژە هاتووە ئەم حیاتە تەواوکاری یەکترین ئەم ژنومیانە ئەبێ هەرچیەکی دەست ئەکەوێت ئەمری پیاوێک نەمێنێ گیرفانی ئەو پێژنەکەی خەریکە سوێ بێتەوە بۆ عیادەیەک ئەمری پیاوێک نەمێنێت گیرفانی پڕە و جانتای ژنەکەی هیچی تیانە ئەو قیوامە نییە ئەوە پیاوەتی نییە اینجا با بینە شتەکانی کە ماڵی وا هەیە پیاوەکە کە ئەچێتەوە ماڵ مناڵەکان هەریەکە بۆ سوچێک يكسر أعوذ بكلمات الله التامة من شر ما خلق خويا ما تخوات شي درس أم باوكتشي دايتي بأيما قل إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم أو إسرائيل هات جوره أبي باوك وابي يا نبي أكبر الرحم به بويا رسول الله حسن وحسين ما تشكر صحابة كفر مي والله لمسلمات دمنا على ما يكسي أنا ما أذكر تشيب كم رحم للطانية فإنسان بي يكبر الرحوم به يكبر الرحمي به شيطان دائما حزك إنسان كان رحيم نبن أي شيء بن رجيم بن وقوي ما مستا لخزانة كان إيمدا لخزاني كردا هستكي حوارنيها گفتوگۆنیە لە نێوان پیا و ژنە دەشێ سەرەتا لەو ساتانەی کە کوڕێک کچێک هەڵدەبژێرێ و کچێک کوڕێکی بەدڵە بەیەکەوە سەرەتا زۆر قسە دەکەن بەیەکەوە زۆر قسە دەکەن بەڵام دوزار کە بوونە لەو سەرەتای بەرەوەی بچنە پرۆسی هاوسەرگیریەوە چۆن بە کەڵکی یەک دێن ئەم تەبیعەتی وایە ئەم سروشتی وایە دوزار وردە پرۆسی حیوار لە نێوان ژن و مێردا نامێنێ یان سار دەبێتەوە چۆن ئەگەر دیقەت دەی لە ڕووی علمیەوە باز لەسەر ئەوەیە کە ئافرەت دەبێ ڕۆژانە 5,000 وشە بڵێ قسە بکە دەبێ بەکاری بێنێ پیا و 2 یان 3,000 بمونە پیا و کەمترە لە خێزانی ئێمەداوا باوە کە دەچی بۆ میوانیەک یان لە بۆنەیەکدا ئافرەتەکان بەیەک دەکەن ئافرەتەکانمان بەیەک دەگەن دەڵێن
ئەو کاتێک کە دێتە دەرەوە خواحافیزی بکەی لە ماڵەکە ئافرەتەکان هێشتا ینی لەبەر دەرگا هێشتا مەجلیسێکیان گەرم کردووە هێشتا قسەیان ماوە بیکەن قسەکە لەسەر ئەوە نییە پێویستە ئەم کەلیماتانە بگوترێ لە نێوان ژن و پیاوە کاتێ ژن و پیاو بێکەوە کەلیماتەکان ناڵێن زمینەیەکی حیوار نیە لە نێوانیاندا دوجار ئەمە دەبێت لەگەڵ خەڵکی تر ئەم غەریزەیە خاڵی بکاتەوە بەڵێ فراغی بۆ دروستە بێ بەڵێ خۆی ژن و مێرد ئەبێ مامەڵێن لە ماڵەوە وەک پێش زەواج بێ ئەگەر بگۆڕێت ترازووی ئەو ماڵە ئەگۆڕێ بڵێ بۆ کەسێکمانەی ناوی ئەحمە لەگەڵ ڕێزمان بۆ هەموو کەسەکان کە ناویان ئەحمە خوشکێکی جوانەی ناوی فاتیمەیە فاتیمە دراوسەی ماڵی کاک ئەحمەوە هێشتا زەواج نەبووە لە بەینیانە کە یێتە دەرەوە دادە فاتمە بینە دادە فاتمە چۆنی باشی وەزع خۆڵە ئیوا کودایکی چۆن کە شووی پێیەکا باشە بۆ ئەو ڕێزە نامێنێ ئەبێ ئەو ڕێزە ئەگەر نەمێنێ تەوازونی ماڵ تێکەچێت ئەوەی تر ئەو کاتە کە نەمێنە وەکو ماستاوی لێ هاتۆ بۆ ئەو حاڵەتی کە ینی هەموو ڕۆژێ لەگەڵ یایەتی بالعکس تۆ ئەوەی کە هەوڵت بۆ ئەدات ئەوە هاتە ماڵەکەت ئەوە هاتە بەردەمت دەیڵا تۆ شێری مەیدانە لێرە بزان چی بۆ ئەەکەیت چی تەقدیمەکەیت چی پێشکەش ئەەکەیت ئەبێ ئینسانەکان ژن و مێردەکان خوشک و براکانمان لە ماڵۆ بە دۆست و ڕەفیق و خۆشەویستی هەبێ لە ناویانە نابێ ژن و مێرد خراپە ئەو مستەلاحە زۆر باشە مامۆستا قسە دەکەینەوەی کە نابێ بێ بەڵام وایە ئەم کەوایە بۆچی ئەم زمینەی حیوارە ناسازێ ئەمە بەخشندەی نییە کە پیاو دەبێت لەگەڵ ئافرەتەی بێت و ئافرەتیش لەگەڵ پیاوی آخر کێشەکان ئەوەیە کە ئەو حیوارە نییە کەواتە مێزێک نییە لە بەردەممانە موشکیلەکان بخینە سەری وانسا بەختیار مشکلە چییە دادە فلان کەس مشکلە چیە هەر یەکە مشکلی خۆی بێنێ وانسا بەختیار تۆ یەک عیلەت هەیە تو عیلەت هەیە بەسەر چاو چاکیەکەم بە نەزەری تۆ عیلەتە من چاکیەکەم شتێ ناکەم کە تۆ ئەویش بە هەمان کات ئەم حیوارە پێویستی بەوەیە خۆمان یعنی قابلیەتی ئەوەمان هەیە هەبێت خۆمان بگۆڕین ئێمە قابلیەتمان نییە یعنی قابلیەتی ئەوەمان نییە خۆمان بگۆڕین کە ئەڵێن ژن و مێرد هەرەوێ پیاوەکە دەستی باڵای هەبێژنەکەش لە خوارەوە بێ وان نییە شتەکە ئەمە دایکی بناڵەکانتە خۆ تۆ تەنازول بۆ یەهودیەک ناکەی تەنازول بۆ ئافرەتێک ئافرەتە دایکی بناڵەکانتە ئەو ئافرەتە جاریوە ئامۆزاتە پورزاتە ئەو ئافرەتە جاریوە دراوسێتە مازالە جبریل یوصینی بالجاری حتا ظننت أن سيورثه دراوسێتە ئەم ئافرەتە بووە بە خێزانت مثلا لە زۆربەی شوێنە ڕوو ئەدات فتۆ ئەبێ حسابی دراوسێتەکەی بۆ بکەی حسابی کاک فلان کەسی بۆ بکەی ئامۆزاکەت ئەم مەسائلانە بینین ئەم هەموو شەوە خۆشە چوونە دەرەوە نان خواردنە سفرە ئەم هەموو تەرتیبە قسەی خۆش ئەو نە ئینصافی نییە ئەو پیاوە لەبەر غەڵەتێک هەمووی فی سفرەکان مامۆستا ئەو ئافرەتە ئەو نە ئینصافی نییە لەبەر غەڵەتێک ئەڵێ ما ڕائیت منکە خەیرەن قەط ئەبێ وان نەبیت لە خێزانی ئێمەدا باسی باوکت کرد جاریوە باوک هەندێک باوک دەچێتە ماڵەوە هەستەکەن غەزەب هاتۆتە ماڵەکەیان هەستەکەن مەلەکول مەوت هاتووە فریشتەی جانکێشان هاتەوە ماڵەکەیان هەستەکەن دواتر شتێک هاتە ناو ماڵەکەیان تارماییەکی ڕەش و شتێکی ناخۆش و ناڕەحەتە باوک زۆر جار بۆ ئەوەی خۆی بپەڕێنێتەوە پارەی هەیە دەیدا بە منداڵەکانی جەژنانەیە ڕۆژانەیە بەس بۆی مناڵەکانی لە خۆی بتەچێنێتەوە بەڵام ئولفەتیان پێنادا بەڵام دەست نایەنێ بەسەریانات بەڵام حیواریان لەگەڵ ناکە بەڵام قسەی خۆشیان لەگەڵ ناکە ئایا بەخشندەی باوک لەگەڵ مناڵەکانی لەگەڵ هەر ئەوەیە کە پارەیان بداتێ هیچ قیمەتی نییە مامۆستا بەختیار ئەگەر خۆشەویستی لەگەڵانە بێ سۆزی لەگەڵانە بێ عەتفی لەگەڵانە بێ حەنانی لەگەڵانە بێ ئەگەر ئەوەی لەگەڵانە بێت دوو جار خۆی بکا بە قوربانی ئەم خۆی بکا بە ساقەی پارە و پول دەوری نییە هەمووی مادیاتە هیچ پارەیە نەبوو لە نێوان ئیسماعیل و ئیبراهیمە بەڵام کەوتی یا بنەیە ئینی ئەڕا فی المەنامی ئەنی ئەذبحک قال يا أبت افعل ما تؤمر أما تو بس شيكي أو يبيته وإخوان بيته أنجامي بدأ برسم بيمكة ستجدني إن شاء الله من الصابرين نيو صابرة وكو موسى عليه السلام أو إيش بحثك إخواتي وتي لقل أو كسانيك أرامي منيش بويا خوي تعالى وكاتا وتي بس تعقيك إنه كمهم بو بلعمه سر بريناك كأنما بو أمام فأمسوز عطفات شون دروست أبي أم باوكا هول بات كباوك بي كأبي لە هەمان کاتا بیرت هەبێت چەند باوکەیە مناڵەکەی تۆی نییە چەند دەفتەر سەرفەکە بۆی مناڵێکی ببێ تۆ خوای تەعالە ببێ گرفت و بێ مشکلە ئەم مناڵانەی پێداویت کە ئەبێ بزانی چۆن باوکایەتیەکەی خۆت یعنی ئەینیتەکایە و دوجار دەمێت لەسەر یەک هەر لەسەر مەسەلەی ناوخێزان کاتی حیوار نامێنێت لە نێوان ژن و پیاوە پیاوەکە کۆمەڵە گرفتی هەیە ئافرەتەکەش کۆمەڵی گرفتی هەیە ئەم گرفتانە کە پیاوەکە بە ژنەکەی نەگوت و بە پێچەوانە شۆژنەکە بە پیاوەکەی نەگوت ئەمە دەبێتە کە بتکردن دەبێتە ئەوەی کاکە بە سەردا پۆشراوی هەر خواردنەوە خۆ خواردنەوە دەڵێن هەر خۆیە خواتەوە دوجار ئەمە تەقینەوە ڕوونادا ئەمە شەڕ و ئاژاوە و فەرتەنە و بگرە و بەردەی بە دووادانایە
رسول الله فرمي لمسلمة إياكم ومحقرات الذنوب فإنهن يجتمعن على الرجل فيهلكنه الله أمان حاجات أن نتاوانا وردا كان به هرتا قوري بدواء هو أياب أرزة أبيبا كبيرة أما أويلي ورقرم مشكلة كان بقى قورا نبن عرب الله حبة مك بكبة حبة بقدر شكوالي ميك بكبيك مشكلة كي يكسر هل لو دقات شون ضل أياني أم ضل تحملي شيء بويا جلد توشي أم عالمات هي وهي ضل والله هي حبم بينا آخر لا قرب ما أو أنا قوري ناس يتخارب هذا بحب ورقلا هو بالفعل لا حب قورة ترى أو ضل يرانا كات أو توشي قلقيت أكا توشي بوكا بوك تكا توشي جرياني جيرجيكا تكا توشي جرياني مطبخ تكا يارتشي كده يبلا بياوكا أو هي ما يكروا بنظري من بي أنا سر با دو جارج لي طورة بالمهم تو يعني أو كسا لدلي خويات شي هبو خسي سر ميزة حواركي كجناب باسك ما مستحق بو جراموتي جنجي شان هنا ولا ما مستحق قرآني لسر بخينه ومتجني هي ونازن شي هي تبنيش حسن كل جنجك اللي برخو يقصدك أو تنباب جان أما كرة قرفتي هي قرفتها بقرفتها كي شعر سركت بالفعل كبويان باس كردم أما قرفتي شي خزاني هي لقال خزانك ولا خزانك جابوته شو كم والله شيء لأنه من دالو جنو كسكارك يعني أمي ومالي خزانك دروس بوا أما بوتا أو كم حالتي بس زور راسته إما أبي هموش كان لبرشاو قرين ببوني دنيا وإيشو كارو كسابته مالو بنالمان بير نتشه أبي إنه أصاب الله يا بني يركب معنا ولا تكن مع الكافرين أو باوك بريق من الله كي يقري والله لقال ما تخوا ولا أبو بهشت ما تشور الدوزخ بهنا غرق نبيت أبي أواه هميشة همو يكوكاتوا همو حفتيك همو باوكيك حوار فيري أو من الله فيري حوارك ليان برسيته وكيا رفيقتك يا دوستك يا لقال كياتش تدرو لما كتبت شونيت أبي هندي شد هي مستعجر حول بين چند ساعتی تر چند ساعتی تر بيك وده بنشين حوار بكن گفتگو بكن بالراكب بتعقدنا مو زورش مسرور بوم زور دل خوش بوم بوتيوش لقلب برستان بم گفتگوه زور سپاس دكين برزان لما ورا بردوده برنامج گفتگو من پیشکش کردن با دزیر تورکه من مروف و بخشندهی بو با میوانداری مامۆستا دیار شێخ محەممەد زانایی ئاینی زۆر سپاس دەکەین مامۆستاژیان سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ ئێوەی بینەریش بەخوای گەورەتان دەسپێری خواتان لەگەڵ دەستەکانە خۆش دەستۆش خۆش بێت شتێکان هیچ